ڕۆژی پێنجشەمە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا گوتی داهاتی کێڵگەنەوتەکانی سووریا بۆ ئەمریکا نییە بەڵکو بۆ هێزەکانی سووریای دیموکراتە. سەرۆک ترامپ سەرکردەی باڵایە و دەسەڵاتی ئەوەی هەیە فەرمانمان پێ بدات ئۆپەراسیۆن بۆ شکستپێدانی تیرۆریزم ئەنجام بدەین. بەشێکیش لەو هەوڵانە ڕێگرتنە لە داعش بۆ بەدەستهێنانی شێڵگەنەوتیەکان بۆ ئەوەی نەتوانن قازانجی دارایی لێوەربگرن و بۆ ئۆپەراسیۆنە تیرۆریستیەکانیان لە جیهاندا بەکاری بهێنن. بەڵام لە ڕابردوودا سەرۆک ترامپ گوتبووی ئێمە ئێستا شەڕ بۆ نەوت دەکەین و پێویستە ئەمریکا بتوانێت دەستکەوتی هەبێ لە داهاتی نەوتی سووریادا. سەرۆک ترامپ لە مانگی ڕابردوودا بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە سووریادا و هەروەهاش هەر پاش ئەوە تورکیا هێرشەکانی بۆ سەر کوردەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەست پێ کرد. ئەمەش ڕخنەیەکی زۆری لێکەوتەوە و هەندێک لە شارەزایان دەڵێن مەترسێکی گەورەشی بۆ سەرهەڵدانەوەی داعش دروست کردووە لە ناوچەکەدا. لە ڕۆژی چوارشەمەش 5 سیناتۆری ئەمریکا نامەیەکیان ئاراستەی وەزیری دەرەوەی ئەمریکا کرد و تایدا داوایان لێکردووە ئاگاداریان بکاتەوە لەوەی ئایا تورکیا و هێزەکانی تورکیا پاڵپشتیان دەکات بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر کوردەکانی سووریا یان نا. یەکێک لەو سیناتۆرانە کریس ڤان هۆڵنی دیموکراتە کە بۆ دەنگی ئەمریکا دووە. ئێمە بەردەوام دەبین لە هەوڵەکانمان بۆ دانانی سزای ئابووری کە کاریگەریەکی درێژدەمی دەبێت بە سەر حکوومەتی ئەردۆگان کە هێرشی کردوتە سەر هێزەکانی سووریای دیموکراتی هاوپەیمانمان لە شەڕی دژ بە داعش. جا ئێمە پێمان وایە دەبێت پەیامێکی ڕوون بنێرین کە ئەمە مای قبوڵکردن نییە و کار دەکاتە سەر هەڵدانەوەی داعش. ئەو سیناتۆرانە جەختیشیان کردەوە لە کۆنگرێس بەردەوام دەبن بۆ دەرکردنی بڕیارێک بە ئامانجی پاراستنی کوردە هاوپەیمانەکانی ئەمریکا و هەروەها نیشاندانی ڕازگۆیی ئەمریکا لە بەڵێنەکانیدا.